پێغەمبەرە نازدارەی کە ئەم ئیسلامە عەزیمەی بەجێهێشت بۆ ئەم ئومەتە، بۆ ئەم یاوەرە عەزیزانە و کە ئەوانیش هەمویان جوا مێرانە و پیاوانە هەڵیان گرت و بە هەر چوار لای دنیایە بڵاویان کرد. 75 ساڵ تێپەڕی بەسەر کۆچی دوای پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام قوتەیبەی کوڕی مسلیمی باهیلی سوێندی خواردبوو کە ئەچێتە ناو سینەوە و زەری بەش لەسەری حاکمی سیندانێ. حاکمی چین لە ترسا بە فەردەگەڵ بە کۆڵی ئەتباعەکانی خۆیان فەردەگەڵی بۆ نارد بۆی سوێندەکەی لێ نەکەوێ، زەری بەشی لەسەر خۆیدانا لەبەر ئەوەی کە هێرشی مسلمانان بوەستێن. هەر لەم ساڵی 75 بوو تاریقی کوڕی زیاد و موسای کوڕی نوسەیری لەخمی پەڕی بوونەوە بۆ بەری ئەندەلوس و ئاڵای یەکخوا پەرستیان لەوێ چەقاند بوو. بە هەموو سەمەرقەند و بوخارایە، تاجیکستان و ئۆزبەکستانی ئەمڕۆ تا ئەگاتە شاخەکانی نەوبە لە خواروی سوودان ئیسلامی تێکەوت بوو و ئیسلام بەو شێوە بەرفراوانە بڵاو بوو بۆ تەمەنێکی کەم 75 ساڵ لە نیوە دوورگەی عەرەبەوە هاتە دەرەوە کە سەراسەری ئەم ئیسلامەتیە گەیشت بە سەراسەری ئەم سەرزەمینە. 1291 ساڵ بێپسان ئیسلامەتی حکمی کرد هەتاکو ئەو زەمانەی لە 1924 مستەفا کەمال لە تورکیا ئاخر منارەی دەوڵەتی عوسمانی ڕووخان و ئیلغای خلافەتی ئیسلامی کردەوە و ناوی سیستمی ئیسلامی بوو بەو مەتەڵەی کە لەو ڕۆژەوە مسلمانان خەریکن بۆ حەلکردنی و هەوڵەدەن بۆ ئەوی جارێکی تر سەروەری شەرع بهێنەوە و ئەم شەریعەتی ئیسلامە ببێتەوە بە دەستوری دارالئیسلامێک کە ئەمانی بۆ مسلمانان بەدەستی خۆیان تایە بێ. هیوادارم خۆی پەروەردگار ئێمەش و ئێوەش بکا بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی بۆ هاتنەوە مایە و بۆ ئەوی جارێکی تر ئێمەش ببین بە یەکێک لە سەربازانی دینی خوا کە هەوڵە دەین بۆ پاراستنی مقدساتی مسلمانان و جێڕانەوەی دەسەڵاتی ئەهلی ئیسلام لە دارالئیسلامێکا کە سەروەری شەرع باڵ بەسەر هەموو کەسێکە ئەکێشێ و ئەمان بۆ مسلمانان ئەگەڕێت. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وجزاكم الله خيرا.